لێپرسراوانی یۆنان بەهۆی زۆری ژمارەی کۆچبەرانەوە با گشتی و کۆچبەرانی منداڵان بە تایبەتی ڕوبەڕووی ئاستەنگی زۆربوونەتەوە. لە ئێستاشدا لێپرسراوانی ئەو وڵاتە کار دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو منداڵانەی بەهۆی جەنگی سووریا بریندار بوون. بەپێی ئاماری ڕێکخراوەکانی بەهاناوچوونیش هەزاران منداڵ هەن کە پێویستیان با چاودێری تەندروستی هەیە. نەجیب عەلی تەمەن 13 ساڵیش یەکێکە لەو منداڵانەی کە لەگەڵ خێزانەکەیدا وڵاتی سووریایان بەجێهێشتووە و یەکێکە لەو منداڵانەی پێویستی با چاودێری تەندروستی تایبەت هەیە. ئەو منداڵە ڕوبەڕووی گرفتی دەمارەکانی مێشک بووەتەوە. پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێت، چونکە ئەگەر چارەسەری دوا بکەوێت ئەوە نەخۆشیەکەی بۆ گورچیلەکانیشی پەرەدەسێنێت و لە کاری دەخات. ئەو منداڵە بەهۆی ئاڵۆزیەکانی سووریا و ڕوبەڕووی ئەو ڕەوشە تەندروستیە بۆتەوە. بۆ پێی ماڵەکان لا نزیک حەوز بردومان کراوە و بەهۆی ئەو بردومانەشەوە ئەو منداڵە توانای ڕۆیشتنی نەماوە. لە دوێ ئەو ڕووداوەشەوە خێزانەکەی خۆیان گەیاندووەتە ئەوروپا و هیواخوازن کە چارەسەرێک بۆ کوڕەکەیان بدۆزنەوە. من دایکیم، ئەوە ئازارێکی زۆر گەورەیە بۆ من، چونکە من ناتوانم هیچ شتێ بۆ کوڕەکەم بکەم. یۆنان هەوڵی جددی دەدات لە چارەسەرکردن و بەهاناوچوونی کۆچبەران، بەڵام بەهۆی زۆری ژمارەی کۆچبەرانەوە پێداویستی تەندروستی ژوور لە کەمبوونەوە ئەکات و زۆری ژمارەی کۆچبەران لە ئاستوانای وڵاتەکەدا نییە. هەست بە ماندووی دەکەم، هیلاک بووم، هەموو کات هەست بە ئازار دەکەم. من دڵتەنگم چونکە وڵاتەکەم بەردەوام ڕوبەڕووی بردومان بووەتەوە. منیش ناتوانم بچمە ئەو جێگایی دڵم پێخۆشە کە ماڵی خۆمان بوو. ئەو منداڵێکێکە لەو هەزاران منداڵەی کە پێویستیان با چارەسەری تەندروستی هەیە و بەهۆی قەیرانی وڵاتەکەیەوە ژیانی کەوتۆتە مەترسیەوە. لە هەمان کاتدا هەزاران منداڵی دیکە هەن کە تاوەکو ئێستا لە وڵاتی سووریا و ناوچە گەمارۆدراوەکانی وڵاتەکە ماونەتەوە و لا چاودێری تەندروستی و بەهاناوچوون و هاوکاریەکان بەدورن.